لەگەڵ ئەوەی ژمارەیەکی زۆر لە دامەزراوەکانی حکوومەت ئێستا پشووی فەرمیانە، هاوشانی پزیشکان و کارمەندانی تەندروستی، کرێکارانی کۆمپانیا پاکەوانی و کرێکارانی تایبەتمەند بە دروستکردنی خۆراک بۆ نەخۆشخانە و کەرەنتینەکان لە ئەرکی ڕەسمی خۆیاندان و خزمەت دەکەن. بەسەر جەمتوانای خۆمانەوە خۆمان ئامادە کردو و ستافەکانمان بە پێداویستیە تەندروستیەکانەوە ئامادەن و ڕۆژانە کاری ئامادەکردنی سەرجەم نەخۆشخانەکان و ئەو کارمەندانەش کە لە بنکەکاندا دانراون بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و تیمی سەیتەریەکان و سەرجەم شوێنە گشتیەکان. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە ڕۆڵی کۆمپانیەکان بە گرنگ دەزان و دەشڵێن لەم ماوەیەدا هاوکار و پشتیوانی سەرجەم کارەکانی بەڕێوەبەرایەتیەکەیان بوون. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەوە پێشەکی وەڕای دەستخۆشیمان بۆ و ستافە بڕێزە هەم لە کرێکاری پاکەرەوە هەم لەو کرێکارە خۆشەویستانەی کە خواردن بۆ نەخۆشەکانمان دابینەکەن. ئێمە بێوەمان لەبیر نەچێت کە لە ناو دامەزراوە تەندروستیەکان ئاشان بەشانی کە پزیشک و کارمەندانی تەندروستی کۆمەڵێک سەربازی منمان هەیە کە بەڕاستی ئەو کرێکارانە لەو شوێنانەی کە عەزل کراوەیان ئایزۆلێشن ڕوومی پێڵێن شان بەشانی ئەو پزیشک و کارمەندە تەندروستیانەی کە بە کامل پێداویستیەوە دەچنە لای ئەو هاوڵاتیانە کۆمەڵێک ئێمە کرێکاری خۆشەویستیشمانەیە کە ئەرکی پاکردنەوە و ئامادەکردنی ئەو شوێنیان لە ئەستۆیایە کە بەبێ و چەند 24 کاتژمە لە خزمەتی هەم بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجان و هەم لە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویستان. پزیشکانی تەندروستی کە ڕۆژانە لە ئەرک و فەرمانەکانی خۆیاندان دەڵێن کەرتی تەندروستی کارەکانی دەستە جەمعیە و هەمووان پێکەوە کارەکان ڕادەپەڕێنن. ڕۆڵەکەیان زۆر کاریگەرە، ئێمە دەستخۆشیان لێکین بەڕاستیەوەن پشتیوانێک و هاوکارێکی زۆر باشی ئەمن لەبەرەوەی بەشێکی زۆرینەی پاکردنەوەی نەخۆشخانەکانمان و کەرەنتینەکانمان لە ئەستۆی ئەوانایە تەنانەت دابینکردنی خۆراکیش بۆ کەرەنتینەکان و بۆ نەخۆشخانەکان بۆ کەسانی کە ئێمە داخلیانکەین هەمووی هەر لە ئەستۆی ئەو کۆمپانیای پاکەرەوەیە. ئەگەرچی موچەکانیان وەک پێویست و لە کات و ساتی دیاریکراودا وەرناگرن، بەڵام بە دڵسۆزانە سەرەڕای بربەستەکان خزمەتی هاوڵاتیان و نەخۆشەکان دەکەن و ڕۆژانەش بەردەوامن لە کارەکانیان. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.